بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە پرۆگرامێکی نوێی جێکۆتا بە خزمەتەوەی خۆشەویست دەکەمەوە. لەم پرۆگرامەیە ئەمەوێ باسی سلێمانی بکەم، بەس لەتان ناشارمەوە نازام لە چۆ بچمە سەر سلێمانی، بەوە ناکە تەعەسوبم بۆ سلێمانی هەبێ، بەس باوە بکەن لە هەر شوێنێک و بچیتە سەر سلێمانی دەرگایەکی ترت بەڕووداکرێتەوە، پەنجەرەیەکی ترت لێکرێتەوە. یعنی ئەگەر لە ئەدەبەوە ئەڕۆیت دوایی لە تەنیشتەوە فکر دێ، ئەگەر فکر هات لە تەنیشتەوە سیاست دێ، ئەگەر سیاست هات ڕوانگە کۆمەڵایەتیەکان دێ، ئەگەر ڕوانگە کۆمەڵایەتیەکان هات بابەتی عیرفان و ئاین داهری دێتە پێشەوە. سلێمانی ئەو شارەیە کە لەگەڵ هەر شتێکا نەبێ ناکرێ، پشتیوانی هەر شتێک نەکا ڕەنگە ڕوونەدا، جیاواز لە هەر شارێکی دیکە. ئەم شارە حەز ناکەم لە سەرەتاوە من بڕیار بم، ئەم شارە زیندوێتی خۆی باش پاراستووە. زیندوێتەکەی پەیوەندی تەنها بە یەک ڕوانگەوە نییە. بۆ نمونە ڕەنگە ئێستا باس لە ئازادی ڕادەربڕین بکرێ، باس لە بواری میدیا و میدیای ئازاد بکرێت کە تەسەورەکەم میدیای ئازاد یەکەم جار لە سلێمانیەوە دروستە بێت. تەبان لە سەردەمی تازەنە، سەردەمی کۆن هیوادارم لەگەڵ میوانەکەم بچمە سەرامە. سلێمانی لەگەڵەوەی کە برینی زۆری لە جەستەیە و زوو بەربرینەکانی خۆیەکەوێ، شارێکی قەلەقە، بەڵام شارێکە تا ئەندازەیەکی باش، ینی ئەو با بڵێن ئەو ستاتیک و ئەو ئارامی و ئەو با بڵێن خەسڵەتە تایبەتانی خۆی پاراستووە. بەداخەوە ئەوەی کە ئێستا لەسەر سلێمانی زۆر جار ینی بەرزەیمانەکەوێ جۆمان لێ بێ، زۆرتر نرخاندنەکە باس لە مێژووە، بەڵام ئێستای سلێمانی غایە دەرەجە گرنگە، ئێستای سلێمانی زۆر باەخدارە. بۆیە تۆ ناکرێ هەر لە ڕوانگەی مێژووەوە بۆ سلێمانی بچیتە سەر با بڵێن سەر جوانیەکانی سلێمانی، سەر باەخ و گرنجەکانی سلێمانی، بەڵکو ئێستای سلێمانی زۆر گرنگە و سلێمانی دەتوانین بڵێن کاریگەری گەوری لەسەر ئایندەشەیە، لەسەر ئایندە سازیش هەیە. بۆیە بەباش بزانی لەم با بڵێن پرۆگرامە تایبەت هەیە لەسەر سلێمانی لەگەڵ بەڕێوەبەراتی یاخود با بڵێن بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی دکتۆر موحسین ئەدیب شروعی بابەتی سلێمانی بکەم. من دڵنیام لەوەی کە دکتۆر موحسین هەر بە خۆی کوڕێکە بەر لەوەی کە با بڵێن پۆستی ئیداری هەبێ، بەر لەوەی کە بچێتە ناو کای سیاسیەوە ئەگەر چوو بێ، بۆ خۆی کوڕێکی ئەدیبە، ینی ئەوەتا لە قەبەکەشی دیارە. بۆیە دڵنیام لەوەی کە ڕوانگەی جوانی هەیە و تێگەشتنی جوانی بۆ شاری سلێمانی هەیە و بەتابەتیش ئێستا کە مەسئولیەتێکی کەوری لەسەر شانەویژەوەی کە بەڕێوەبەری ڕۆشنبیر و هونەری سلێمانیە. من دڵنیام لەوەی کە زانیاری زۆری لەسەر سلێمانی هەیە و زانیاری ئەم ماوەی کە بەڕێوەبەر و زانیاری زۆری لەسەر سلێمانی کۆ کردوێتەوە. هەوڵەدەم لەم چەند خولەکەیە لەم ماوەی کە لە بەردەستمانایە گفتوگۆیەکی باش لەگەڵ دکتۆر موحسین ئەدیب بکەم. دکتۆر یاخۆ بەخێر بیت. زۆر سپاس دەکەم. دکتۆر هەڵبەت من و تازە وتم سلێمانی شارێکی زیندووە، بەڵام بەفعلی شارێکی زیندووە یاخود بووە بە مەتحەفێک، بۆ مەتحەفێکی نۆستالژی بۆ دانانی جوانەکانی مێژوو، واتە مەتحەفێک کۆمەڵێک ڕفەی هەیە و ئەو ئەکسسوارەکانی ڕابرد و شانازەکانی ڕابردوو لەسەر دانرێ. سلێمانی شانازیەکانی بەز لە ناو مێژووایە یا لە ئێستاشایە. ئەلێرەوە دەچمە سەر ئەوەی کە چی هەیە بیسەلمێنە کە سلێمانی شارێکی زیندووە؟ زۆر سپاس کاک پەیوەند. لە ڕاستیە زۆر شتەیە بیسەلمێنێ کە سلەیمانی زیندووە. بۆ تێگەیشتن لەمە زۆر گرنگە بگەڕینەوە بۆ مەسەلەی دیاردە، ینی هەر دیاردەیە کە دروسە بێ، هەر موئەسسەیە کە دروسە بێ لە مێژووە لە ناو کۆمەڵگای کوردی و دەرەوەی کۆمەڵگای کوردیە، ئەبێ لەدایکبوونی بکەینە پێوەەر. هەر شتێک، هەر پەدیدەیەک، هەر موئەسسەیەک، هەر چوارچێوەیەک کە گەورە لەدایک بوو بە گەورەی یەمێنێتەوە، بەڵام ئەگەر بچووک و قەزەم لەدایک بوو هەر بە بچووکی و قەزەم یەمێنێتەوە.
ئەوەی کە سلەیمانی لە زۆر لە شارەکانی کوردستان دنیاش جیاکاتەوە بەڕاستی ینی ئیعتیباتی و هەڕەمەشی و هەر لەخۆوە دروست نەبووە بەڵکو بە بڕیارێکی سیاسی بە بڕیارێکی مرکزی لەلایەن میرایەتی بابانەوە دروست بووە وەکو شار دروستە بێ یەکەم دووەم و لەوە زیاتریش وەکو پایتەختە شار وەکو پایتەختی میرنشینی بابان دروستە بێ کاتێککە تۆ ئەمە یعنی چی ینی گەڕانەوە بۆ ئەمەی کە بە بڕیارێکی مرکزی دروستە بێ ینی چی ینی پلانێک هەیە پێشوەختە بۆ دروستکردنی ئەم شارە واتە بەر لەوەی شارەکە لە جگرافیایەکە لە بینی دەشتی بازیان و شارە زورە لە بناری گۆیژەیە دروست بکرێ بەڕێی من پێشوەختە لە مێشکی لە مەخیلەی میرەکانی بابانە هەبووە لە مەخیلەی خەڵکی ئەو کاتی کوردستان و باوڵێن سنووری میرنشینی بابانە هەبووە هەر بۆیەش بۆ نمونە کاتێکە بڕیاری دروستکردنی ئەدرێ بۆ نمونە ینی زۆربەی زۆری ئەدگار و تایبەتمەندیەکانی شار بە ژێرەی ئەو سەردەمەتیا بووە لە مزگەوتەوە لە قوتابخانەوە لە حەمامەوە لە کارێزەوە لە سەراوە لە قەیسەریەوە لە خانەوە وەی لاخری ینی و زۆربەی زۆری پیشەکانی تیا بووە لە ڕووی نەتەوەیشەوە گرنگەکەی لەوایە کە بەڕاستی سلەیمانی یعنی توانم بڵێم ڕاستە شارێکە لە جوگرافیایەکی دیاریکراوە بەڵام ڕاستیە پێکهاتەکەیشی بان کوردستان زۆر باشە من پرسیاری دیدەنەتەوەی و بابەتی ناسیۆنالیستیەکە ئەەکەم بەڵام ئەم پرسیارە زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە بابانیەکان ئیلهامیان لە کوێ وەرگرتووە و سلێمانیان وەکو شار بنیات ناوە دەمەوێت ینی لەو پارادایمەتیە پەڕێنیانی کە دەڵێ لەبەر تەنگەڵانی و لەبەر پچوچی و لەبەر نەبوونی ئاسۆ ئەوانە لە قەڵاچوالەوە هاتووە ئەسڵن ئەوەی کە مەسەرەن بۆن منە ئیلهامی لێ وەرەگرن کوێیە ینی چۆن سلێمانی وەکو شار بنیان دەن یان یەکەم جار ینی خۆی لە ڕاستیەکانی کۆمەڵێک هۆکار هەیە هۆکاری ذاتی هەیە هۆکاری بابەتیش هەیە بێگومان هۆکارە بابەتەکانی شۆکارن بۆ نمونە بچووکی و تەنگەبەری قەڵەچۆلان کاریگەری هەبووە بۆ نمونە نزیشی لە سنووری ئێرانەوە کاریگەری هەبووە هەمیشە باوڵی نێرشکراوەتە سەر یان ئاسان بۆ دەوڵەتی سەفەوی کە کۆنتترۆڵی میرنشینی باوان بکە بەڵام هۆکاری خودی و ذاتیش هەیە لە پشت مەسەلەکەوە کە من بۆ خۆم قەنەعاتم بەوە هەیە تەمان جەناب تەزانی ئیبراهیم پاشا ئەڵبەتە پێشتریش مەحموود پاشا بۆ نمونە سەرای دروست کردووە لە مەڵکەنی کاتە مەڵکەندی گوندیە بووە لە چەقی سلەیمانیە بەڵام ئەوەی کە بڕیاری دروستکردنی سلەیمانی ئەیە لە ڕاستیا بریتە لە برایم پاشا بۆیە زۆرێک لە باحیسەکان پێیان وایە کە ئەوەی کە برایم پاشا لە بەغا ژیاوە مناڵی لەوێ بۆ لەوێ گەورە بۆ کولتورێکی شاریانەی وەرگرتووە ڕەنگە هەر لەو کاتەوە ینی باڵین ئەوەی لا دروست بوو بێت کە هەمان چیرۆکی بەغا کە ئابوو جعفەری مەنسوور دروستیەکە دووبارە بکاتەوە لە سلەیمانیان با بڵین دەبدەشتی بین شارە زور و بازیانە و من بۆ خۆم قەنەعاتم بەمە هەیە زانی بۆچی قەنەعاتم بەمە هەیە چونکە لە ڕاستیە ینی وەکو باسم کرد زۆرێک لە ئەدگارەکانی شاربوون لە سلەیمانیا هەیە ینی وەکوتم بیناسازیەکی بنووسم بەڕاستی پرۆمەسەر وەڵامی و پرسیاری جەنابەت ینی تەلارسازیەکی مۆدیێرن بە ژێری پیاوەکانی ئەو سەردەمە لە ناو سلەیمانیا حزوری هەبووە هەتا فولکە هەبووە ئەم فولکەی سەرایە هەر بووە گەداریت هەر لە سەرەتاکانی دروستبوونی سلەیمانیان فولکەی سەرایە دروستکراوە ینی کۆنترین دیاردەکان و باوڵین پێکاتەکانی شاری سلەیمان لە کاتێک ئەو کاتە نەک لە کوردستان و لە سلەیمانی لە دنیاشە سیارە نەبووە یعنی بەڵام فولکەیاندا ئەوکو چۆن سلەیمانی خۆی بۆتە چەقی میرنشینی بابان لە هەمان کاتە ئەو فولکەیە فولکەی سەرا بۆتە چەقی شاری سلەیمانی بۆ جیاکردنەوەی باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوا لە یەکتری یعنی وەمە جگەلەوەی کە با بڵین لە پێکهاتەی سلەیمانیا زۆربەی زۆری خەڵکی کوردستان تیا بەشدار بوون ینی هەر جەناب تەزانی بابانەکان لە پشدەر و بتوێنەوە دیان دوایی با بڵین خەڵکی شارباژێر و قەڵاچوالان کەو کاتە ئاسیمە بۆ 2000 ماڵی تیا بۆ هەموویان با بڵین ئەوێ واز دێن و یەنە سلێمانی دانیشن لە هەمەدانەوە کورد دێت وەڕاستی هەتا وشەی دەرگەزیێن لە وشەیەکی با بڵین وشەیەکە لە هەمەدان و لە ڕۆژهەڵاتەوە خەڵک زۆرێت بەڵێ لە سنەوە لە کرماشانەوە لە سەقز و مەهاباتەوە ئەمە جگەلەوەی خەڵکی دەرەوەی شار با بڵین دەرەوەی نەک دەرەوەی شار با بڵین دەرەوەی سلەیمانی دەرەوەی باشووری کوردستان بە زمانی ئەمڕۆ یعنی لە بنیاتنانی سلەیمانیا بەشداریان کردووە زۆربەی زۆری بیناکان با بڵین خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیا دروستی کردووە ئەمە ینی ئەبەسمەوە با یەکەمین پرسیاری جەنابتەوە کە باسی زیندوێتی سلەیمانیمان کرد من پێم وایە کۆمەڵی هۆکاری جۆرا و جۆر هەیە بۆ زیندوێتی سلەیمانی بەڵام بەڕێی خاکەڕایانەی بەندە ڕەنگە هۆکاری سەرەکی پەیوەندی بەوە هەبێ کە ئەوەی خەڵکی سلەیمانی و دانیشتوانی سلەیمانی ئەوسا و ئێستاش پێکەوە گرێ ئەدا زیاتر لە هەر ڕایەڵەیەکی تر ڕایەڵەی شاربوونە کە ئەمە
بە ژێری پێوەرەکانی سۆسیۆلۆژیاش کۆمەڵناسی سیاسی یەکێک لە پێوەرەکانی شاربوون لە هەموو دنیاە بریتە لەوەی کە ڕایاڵەی شاربوون زیاتر لە هەر ڕایاڵەیەکی تر خەڵکی ئەو دانیشتوانی ئەو شارە ئەو جوگرافیایە پێکەوە گرێ بدات. ئەمە کەمتر لە شارەکانی ترەبینی. بەس دکتۆر قسەیەک هەیە لەسەرەوەی کە شار بەرمۆدایەکە واتە کۆمەڵە نۆرمی تایبەتی هەیە وە سلوکێکی تایبەتی هەیە و بیرکردنەوەیکی تایبەتی هەیە و خەڵکانی کە دێنە ناو شار ئان خاتە ناو بەرمۆدایە 2000 ئەنکە بەو ئەو شێوەیە کە خۆیەوێ. بەس زانی ڕەنگە لە سلێمانیا زۆرتر ئەوە ڕوویدا بێ، بەڵام هێشتا ماوە بەوەی کە ئەو خەڵکانی دێنە ناو شار واتە شوناسە لۆکاڵیەکان لێ نابێتەوە و ئەندازەیەک پێوە ئەو لۆکاڵیەتیان پێوە ئەمێنێ. ینی هەر بە ئێستا هەسا سەیری دەوروبەری شار بکە زانی بەچ ئاڕاستەیە خەڵکاتوتە ناو لە سەیری خواری سلێمانی بکەیت بە ئاسی شارە زۆر خۆی شارڕوانە. بەس قسەکەم لەسەر یەک شتە هەندێکش ئەمە بە خەسڵەتێکی باشە زانن وانی پێیان وایە کەیتر شار خۆ نابێ ئەم کەڵچەرە بچووکانە ژانی لە ناوبەرێ، بەڵام دوجار نۆرمە گشتێکە هەیە پاراستووە و ینی تۆ لەسەرەوە چێڵی. بەڵێ ئەوەی جەناب و باسیەکەی دیسان چەمکێکی تری سۆسیۆلۆژیە کە پێوتێ بە گوندبوونی شارەکانە تەڕەیوف دیاردەی تەڕەیوف کامە تەڕان دیاردەیەکی جیهانیە، بەڵام تۆ ڕاستەکەی ینی شار کائینێکی زۆر معقەدە زۆر ئاڵۆزە زۆر قوڵە، ینی تۆ زۆر بە ئاسانی ناگەی تا بنی تی ناگەی. بۆچی لەبەر تەڵان ئەمە بۆ شارێک کە تێیە ڕایەڵەی خێڵ بۆ نمونەیان بنەماڵە یان کۆمەڵی ئەعتیباری تر کۆیان کاتەوە ئاسانترە. تۆ کە تێگەیشتی لە فلانە خێڵ و فلانە خێڵ و فلانە خێڵ لەو شوێنە تێگەی کە پێوترێ شار. بەڵام کاتێکە وەکو باسم کردیانی ڕایەڵەی شار بوون زۆربەی خەڵکانە کۆ کاتەوە کاتە شوناسەکەی معقەتترە بێ ئاڵۆسترە بێ. بۆچی چونکە گەورەترە بێ فراوانترە بێ، ینی یەکەکان بۆ بڵین گروپە جۆرا و جۆرەکان تەحکوم ناکەن. ئەوەی کە تەحکومەکە شارە شاریش خۆی لە ئەساسی خۆیان کائینێکی معقەدە تۆ زۆر بە ئاسانی لە ڕاستیا تێی ناگەی. بەڵام سەبارەت بە مەسەلەی تەڕەیوفۆی کە جەناب و باس کرد مەسەلەی بە گوندبوونی شارەکان ئەمە مەسەلەیەکی ترەکە، ئەمە دیاردەیەکی جیهانیە و تقریبا نەتوانم بڵێم لە هەفتاکانەوە یان دوای هەفتاکان دەست پێکات و سلەیمانی و زۆربەی زۆری شارەکانی عێراق و کوردستان و مەنتیقەیەشی گردووەتەوە. خۆی تەوانەمان ماما بۆ شتێکی تر، یان ئێستا بۆ نمونە باس لەوە کرێ زۆر جار لە فەیسبوک و سۆشیال میدیای ئەیبینی کۆمەڵی ڕەسمدان ڕێ لە جامیعی سلەیمانی لە جامیعی مستەنسیریە نازانم لە جامیعی بەسڕە باس لەوەکەن کە بۆ نمونە خەڵکی عێراق یان خەڵکی سلەیمانی پێشتر کراوەتر بوون، منفتحتر بوون، وەنیا با بڵین مەدەنیتر بوون. لە ڕاستیان قسەی ڕاست نییە. من هەم مەسەلەیەشم لە بەیروت لەگەڵ خوالی خۆش بوو دکتۆر فاڵح عەبدجەبارە کە کۆمەڵناسێکی گەورەی دنیا و دنیای عەرەبیە بە تایبەتی بوو مناقەشە کرد، ینی هەتا من گلەیم لێ کرد، ینی تۆ و مسەقەفین ڕەنگە ڕۆڵتان باش نەبوو بێ. ئەو مەسەوەکو عالمێکی کۆمەڵناسی باسی مەسەلەیەکی کرد کە فعلەن زۆر دقیق بوو، باسی لەوە کرد تا 60ەکان و 70ەکان و 80ەکانیش سەرەتای 80ەکانیش ئەوەی کە پێوترا شار تەمسیلی لە سەدا 5 و 6 و ئەو پەڕی 20 کۆمەڵگای عێراقی کردبێ. یعنی چی؟ یعنی لە سەدا 85 خەڵکی عێراق هەر تۆ نایبینی لە سێبەرایە لە گوندەکانایە لە ناو بەداوەتایە. ئەمە بۆ کوردستانیش تا ڕادیۆیەکی زۆر ڕاز بوو. بۆیە تۆ لە سەدا 85 خەڵک نەبینیوە ئەوەی کە بچۆتە جامیعەکان کچی چێ بووە کوڕی چێ بووە کوڕی پیاوە دەوڵەمەندەکان و سەرمایەدارەکان و بەگەکان و شێخەکان و وەکوڵی خوا پێداوەکان. بۆیە تۆ بۆ نمونە جۆرێک لە ڕسم و جۆرێک لە مەدەنیەت و جۆرێک لە ئەخلاق بینی ئەمە لە ڕاستە تەمسیلی ئەو کاتی کۆمەڵگای عێراقی نەکردووە. ئێستا شارەکان تەمسیلی کۆمەڵگای عێراقیەکەن. بۆچی؟ چونکە ئێستا لە سەدا 80 توانم بڵێ زیاتریش لە سەدا 85 خەڵکی عێراق و خەڵکی کوردستانی و خەڵکی سلەیمانیش لە ناو شارەکەیە ژین. بۆیە ئێستا تۆ وێنەیەکی ڕاستەقینە ئەبینی. جا کاتێکە بۆ نمونە گوندیەکان دێنە ناو شارەوە هەم متەئەسیرە بن بە خەڵکی شار و بە کولتوری شار و مەدەنیتر ئەبن و هەم پتێو نەتەوێت شاریش متەئەسیرە بێ بە عقلی خێڵ و گوندەکان. هەر بۆیەش ئێستا بڵین جۆرێک لە کێشە هەیە، بەڵام ڕاستی ئەمە لە سلەیمانیا ناڵێم نییە، بێگومان کاریگەری خۆی هەیە، بەڵام متوانم بڵێم کاڵترە شوناسی شار بوون لە سلەیمانیا توانیوێتی یعنی عقلی خێڵ و عقلی گوند و ئەوانە باشتر قوت بدا و ڕەنگە ئەگەر لە ئێستاە بۆ نمونە لە سەدا 40 عقلی خێڵی قوتدا بە مروری زەمن ئەتوانم بڵێم کاتە لە سەدا 90 و ئەوانە چکە دوجار هەمیشە عقلی شار و عقلی مەدەنیەت ئەتوانێت کۆنتترۆلی عقلی خێڵ بکات. باشە دکتۆر هەر پرسیارێکی نزیک لەوە هەر لە
لەو زانستەیە کە باس لە شارناسیەکە ئەڵێ شاری زیندوو یاخۆ شاری گرنگ ئەوەیە کە شار بیۆگرافیایکی هەیە، ینی کەیتیا ناوی کەس لە ناشارێتەوە، ینی پێ دەڵێڵێ ئەم جۆرە کەسانە لە ناو ئەم شارەژین. من جارێک یەکێک لەو پارێزگارە بەڕێزەکان لە مناسبەیە بەیە کۆبنوتم هەست ناکەن غەدرێک لە سلێمانیەکەن بۆ مانایی کە هەموو بەرزە پردەکان هەموو شوێنە گشتەکان کەڤەرێکی سەوزی بۆ دروستەکەن بۆ مانای 1 تۆن لەم شاراییش بکە. لە کاتێکە سلێمانی فێری ئەوە نییە، فێری ئەوەیە کە چۆن هونەرمەندی تایبەتی خۆی هەیە، نازانم نۆرمی تایبەتی خۆی هەیە، چوزانم سلوکی تایبەتی خۆی هەیە، ئەوەش ینی خەڵک ناشارێتەوە. سلێمانی هێشتا ئەوەی تیاماوە کە پێمان بڵێ ینی جۆرا و جۆری خەڵک یاخید ینی باو بڵێن ئەو حاڵەتێکی ئێستا هەیەی خەڵک کا بە 1 تۆن خەڵک کا بە 1 ڕنگ. سلێمانی خۆی پاراستووە لە ڕنگ، ینی بتوانیتی ڕەنگا ڕەنجی بپارێزێ. ڕێی من هەر هێزێک بێوێ سلێمانی 1 ڕەنگکە دوجار ئەو پرۆسێسە لە زەرەری ئەو هێزە تەواوە بێ. بۆچی؟ چونکە هەر ئەساسی سلێمانی وەکو لە سەرەتا شەواماژەم پێکرد ئەساس ینی جۆرێک لە فرەییتیایە. هەرچەنە ئێمە معلوماتی زۆر دەقیقمان نییە لەسەرەوەی کە لە ساڵی 1970 سلێمانی دروستە بێ، ینی پێکاتەکانی سلەیمانی گروپە کۆمەڵایەتەکانی سلەیمانی چۆنن. بەڵام لە ساڵی 1920 ڕیچ وەکو مستەشریقێک کە سەردانی سلەیمانیە کا و کتێبێک لەوبارەوە نووسێ باس لەوە کاتکە لە سلێمانیە تقریبەن ئەو کاتەکە وەگاتە ئێرە 2144 ماڵ هەبوون. لەم 2144 ماڵە 150 جوولەکە بووە، 15 کلدانی بووە، 5 ئەرمەنی بووە. یعنی چی؟ یعنی فرەئاینی و فرەنەتەوەیی هەر لە سەرەتاکانی سلەیمانیەوە هەیە. فرەی ئازادی بیر و ڕاو ئەوانە کەم تا زۆر بە جۆری پێوەرەکانی ئەو کاتە بوونیان هەبوویترەوە. باس لەوە ناکەم کە دواییش بۆ نمونە تاریقەتی قادری هەیە، بەڵام دوای پاش مودەتێکی زۆر کەم هەر لە سلەیمانیە تاریقەتی نەقشبەنی پێیا بێ و ململانی و سیراع لە بینی قادریەکان و نەقشەکانە دروستە بێ و هەمومان چیرۆکە زانین کە بە کۆچی مەولەنا خالید نەقشبەندی دەست پێ کۆتایی پێدە تقریبا. ئێستاش تاوان تا ئێستاش سیراع هەرماوە و بوو ئەم سیراعانە بەڕێی من ینی یەکێکن لە تایبەتمەندیەکانی شار و یەکێکن لە علاماتەکانی زیندوێتی هەر شارێک بەڕاستی. یعنی لە هەر شارێکان ململانی و سیراع لە بینی گروپە کۆمەڵایەتەکان و ململانی سیاسی و ئایدۆلۆژی و دینی و هەتا با بڵێن کولتوری نەبێ ڕاستیاوە پێی ناوترێ شار و تیا زیندوێتی نییە. بۆ یە کاتێکە زۆر جاری شەوترێ ببنە لە سلەیمانیا کێشە و گرفت و ئەوانە هەیە. ئۆکەی ئەمە حاڵێکی زۆر ئاساییە بەڕاستی، ینی نەک حاڵێکی ئاساییە، حاڵێکی زۆر ئیجابیشە. شار ئەبێ زیندوێتی تیابێ، ململانی تیابێ. بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لەسەر یاساکانی ئەم ململانەیە اتیفاق بکەین، واتە ئیش لەسەر بۆ منە باوەڕمان بە فرەیی هەبێ. ئەم بەلامانەوە زۆر مەسەلەی گرنگە، بێ باوەڕمان بە ئازاد بە احترامگرتنی با بڵین کەمینەکان هەبێ، باوەڕمان بە ئەوە هەبێ کە جوانی لە جیاوازیایە، جیاوازی لە جوانیایە بەڕاستی. بۆیە من بۆ خۆم زۆر جار ینی لە ڕەنگە ینی دیعای بتوانم دیعایەوە بکەم یەکەمین کەسێک کە دەڤەری سلەیمانی ناوناوە دەڤەری ڕەنگین منم. وفعلا من باوەڕم بەوە هەیە کە یەکێک لە تایبەتبەندیە جوانەکان و باشەکان و شاری بوونەکانی سلەیمانی ئەوەیە کە سلێمانی دەڤەری سلێمانیش بەگشتی بەڕاستی توانم وا بڵێم بریتە لەوەی کە ڕەنگینە. بۆ یاری هێزێک هەر گروپێک بێ ئیش لەسەر کاڵکردنەوەی ئەم ڕەنگینیە بکە، بەڕێی من لەگەڵ سروشتی ڕاستەقینەی سلەیمانیە شەڕەکە و هەموو شەڕکردنێکیش لەگەڵ سروشتی ڕاستەقینەی شارەکەیە تۆ ڕوبەڕووی شکست دەکاتەوە. باش دکتۆر با بچینە سەر بابەتی زمان، چونکە بابەتی زمان بێ ئەندازە بابەتێکی گرنگە. هەستەکرێ سلێمانی کاریگەریەکی گەورەی لەسەر زمان هەیە و بە تایبەتی ئەوەی کە پێکوترێن دیالکتی سۆرانی. ینی تۆ تەسەور کە ینی لە سەردەمی سێ کوچکەی بابانە زمانی سۆرانی زمانێکی زۆر با بڵێن گۆشەنشینە، زمانێکە لە جوگرافیا و لە لۆکیشنێکی بچووک هایشەکە، بەس دوایی وردە ینی بە ئاستێکی فراوان زمان ئەتوانێت ینی با بڵێن لەو لۆکاڵێت ڕزگار بکە و تەنانەت نەک لە سەردەمی تازەیە لە سەردەمە کۆنەکانیشە وا لەم دیالکتە بکەن کە دەسەڵات لە عێراقا ئاعترافی پێ بکە و تا ئەم لەحزێش زمانی سۆرانیەکە لەو زمانانەی کە لە عێراقا ڕسمێتی هەیە. ئەم برەودانە بە زمان و بەم دیالکتە ینی لەم گۆشەنشینی و فراوانکردنی ینی با بڵێن
بکەرەکەی چێە و لە ناو سلێمانیا چێ نەمانی کە ئەم زمانە ئەبەن بۆم ئاستە باڵای خەنە ناو ئەلف بێ و خوێندون و دوایی دەبێ بە پرۆسی پەروەردەیانی. ئەم پرسیاری جەنابەت ئەمبا بۆ شوێنێک کە من بە دیوێکی تری سلەیمانی یان بە تەواوکەری سلەیمانی ئەبینم کە بریتە لە ئەدەبیات و لە ناو ئەدەبیاتیشا بریتین لە شاعیرەکان و لەسەر و هەموو شاعیرەکانەوە نالی مەزن هەیە کە جەنابەت چۆمکی سێکوسکەی بابان و بەکارهێنا من لە ڕاستیا بۆ خۆم دژیم چەمکەم من پێم وانە پێم وایە غەدرێکی گەورەی تایە لە ڕاستیا لە نالی بێگومان سالمیش و کوردیش و کۆی شاعیرەکانی تریش شاعری با لێرەش بنیش پرسیارە بکەم غەدرێکی لە مەحویتیانە ناخر مەحوی دواتر دێت مەحوی دواتر دێت با بڵێنەوە ناوە بابان مەحوی با بڵین لە کۆتایەکانی سەدەی نۆزدەیادێت کایتر دەمێکە ڕابڵین مینشینی بابان کۆتایی پێ هاتووە ئەجنا مەحوی شاعرێکی زۆر گەورەیە بێگومان هەمووان شاعری گەورن بەڵام بەڕاست کاتێکە بۆن من دەین بەراورد دەکەین لە بینی نالی ئەوانی ترە بە تایبەتی لەگەڵ سالم و کوردی کە بە سێکوچکەی بابەنیان لە قەڵەماون لەگەڵ کوردیە بەڵێ بەڕاستی ینی زوڵمەکەین هەتا لە ڕووی تەمەنیشەوە ینی بەتایبەتی کوردی چ ساڵ ژیاوە لە کاتێکە نالی بە نزیکی بە ژێرەی معلوماتەکانی ئێستاکە لە بەردەستمانە نزیکی 7 ساڵ بۆ 8 ساڵ ژیاوە یعنی تەمەنیش خوددەزانی تەجربەیە کە مەجگەلەوەی کە ئەو دنیا بینێ دنیابینی زۆر مەسلەیەکی زۆر شاربینین زۆر مۆزوعێکی گرنگە بێگومان یەکێک لەو شتانەی کەوای کردووە سلەیمانی زیندوو بێت ئەو کات و تا ئێستاش ئەم زیندوێتەی نەک بپارێزێ بەڵکو بەرینتریشی بکە فراوانتریشی بکە لە ڕاستیا بریتە لە زمان و فەزلی ئەم زمانەش لە ڕاستیا بۆ نالیە گەڕێتەوە نالی بۆچی گەورەیە لەبەرەوەی کە ئەویش دیسان ئەوەکو سلەیمانی بە گەورەی لە دایکە بێ یعنی بە شاعرێکی ئاسایی نیە یەکەمین کەسەکە بەجو تا ئێستا بە جۆری زانێرانی کرد لە بەردەسی ئێمەیە بەڕاستی یەکەمین شاعرە یەکەمین کەسە کە بە لەهجەی ئەوەی ئێستا پێوتر لەهجەی سۆرانی ئەنووسێ بەڵام هەستەکەی کە نالیە خۆینەوە هەستەکەی لەهجەی سۆرانی 1000 ساڵە پێنووسێ و 1000 ساڵە شاعری جۆرا جۆری تاج کردووە ژینا ناکە یعنی بە جۆرێک شعرەکانی نالی قوڵن و گەورن لە ڕووی ناوەڕۆک و لە ڕووی تەکنیکەوە لە ڕووی ئەو جیهانبینی کە تیانە بەرجەستەکە هەستەکەی 1000 ساڵ میراتێکەیە و نالی لەسەر 1000 ساڵە ژیاوە و لەسەر ئەساسیەوە پەروەردەبووە لە کاتێکە ئەو یەکەمە ئەم یەکەمیە یەکەمین کەسە کە سۆرانیان نووسێ بە گەورەی لە دایک بوونەی نالی بە تەنیشت سلەیمانیەوە کە دوای 16 ساڵ لە دروستبوونی سلەیمانی نالی لە دایکە بێ دیسانەوە تەواوکەری توانە جۆرا و جۆرەکانی سلەیمانیە بۆچی چکە نالی زمانە بەخشێ بە میرنشینی بابان زمان بەخشین زۆر مهمە ینی سێمە بناو تا زمان پەیانەکە هەست ناکەین بوونی هەیە نیە بەڵام کە زمان پەیاکانێتەوە وەکو مناڵ وایە تا زمانی نەبێت لە ڕاستیا حزوری نییە ناتوانێت بێتە ناو مێژووەوە نالی گرنگەکەی لەوایە کە زمان بە خەڵکی سلەیمانی و لە ڕێگای خەڵکی سلەیمانیشەوە بە کۆی خەڵکی کوردستانە بەخشێ لە باشترین حاڵەتە میرنشینی بابان تا حەریر و کۆیە ڕۆشتووە لە هەنێک دۆخی زۆر کەمیشا تا با بڵین خانەقین و بەدرە و جەسان و لە هەنێک دۆخی کەمیشا تا سەرپێڵی زەهاو ڕۆشتووە وایە یعنی سنووری جوگرافیەکەی دیاریکراو بووە لە ڕووی زەمەنیشەوە لە ڕاستیا کەم بووە بەڵام لە ڕێگای زمانەوە سلەیمانی و لە ڕێگای سلەیمانیەوە نالی هەژمونی زۆر زیاترە هەم لە ڕووی زەمەنیەوە هەم لە ڕووی جوگرافیشەوە ڕێگەر ئەمە تاوکەم هەم لە ڕووی زەمەنیەوە تا ئێستاش با بڵین هەژمونی لەهجەی سۆرانی و لەهجەی سلەیمانی و لەهجەی نالی تا ئێستاش بەردەوامە لە بەتلانی کەم لە دوو پارچەی کوردستانە و لە ڕووی زەمەنیشەوە توانین بڵێن تا ئێستاش میرنشینی بابان نەڕووخاوە هێشتا حزوری هەیە لە ڕێگای چیەوە ئەمە گرنگی زمان پیشانەیە گرنگی ئەدەبیات پیشانەیە و گرنگی کولتور پیشانەیە من ویستم بڵم شانازێکە بۆ ئەدەبیات و بۆ نالیەکەوە باڵێ بێگومان و ئەمە پێشمانەڵێ کە بە تەنیشت سیاسەتەوە گەل کولتور نەبێ لە ڕاستیا سیاست زوو کۆتایی پێدێ و تەمەنی زۆر کورتە بێ و هەژمون پەیاناکە بەڕاستی چکە بۆچی زمان وەکو هایدێراڵێ ماڵی بوونە تۆ لە ڕێگای زمانەوە ئیتە ناو بوونەوە هەر عەقڵی مرۆڤیش لە ڕاستیا کاتێک گەشاکە کاتێکێتە حەزارەت و شارستانە دروستە بێ کە زمان پەیاکە کە زمان دروستەکە تەمەنەمە لە دینی شاباستەوە کراوە بەڕاستی وعەلەمە الئادەمە الئەسماء كلها هەنێک لە مفەسیرین باس لەوەکەن کە ئەسما مەبەستی ناوی شتەکانە لوغەکانە یعنی تۆ شتەکانە زانیت بۆیە ینی بێگومان سلەیمانی لە میرنشینی بابان لە ڕێگای زمانەوە لە ڕێگای ئەدەبیاتەکەیەوە تا ئێستاش بەردەوام زۆر باشە ئەچینە ناوبڕێکی کورد دوایی درێژە بە گفتوگۆکەمانە دێن بەڵێ خۆشویستان ناوبڕێکی کورد و دەگەڕێنەوە
بەڵە خۆشەویستان لەگەڵ دکتۆر محسین ئەدیب درێژە بە گفتوگۆکەمان دەدەین. دکتۆر ئێمە زانی کە یانی شتێکی ئاشکرایە کە بابانیەکان شاری سلێمانیان بنیاد ناوە، بەس دوای کە ینی لەسەر دەستی عوسمانیەکان مێرنشینی بابان کۆتایی دێ بە هەموو پێوەرێکە بێ، ینی چرای باو بڵین نەک بکوژێتەوە لانی کەم لە هێن ببێ خەفە ببێ با بڵم جار بە جار مەسەلەن بۆ منە هێدی ڕوو لە کزی بکە، بە سلێمانی چۆن ئەمێنێتەوە لە دوای مێرنشینی بابان؟ زیندوترە مێنێتەوە بەڕاستی، ینی وەکو شار ئەخرم لە سەرتاوە مەژەم بەوە کرد کە سلێمانی بە گەورە لە دایکە بێ، شتێ بە گەورەی لە دایک بوو زۆر بە زەحمەتە کوشێتەوە بەڕاستی، زۆر بە زەحمەت خامۆشە بێ، بە تایبەتی کە وەکو پایتەختە شار دروستە بێ، بە تایبەتی کە وەکو باسم کرد پێکاتەکانی گروپە کۆمەڵایەتەکانی ناوی شاربوون و کولتوری شاربوون وەکو ڕایاڵەیەک پێکەوە گریانەیە و ڕەنگە ینی مێژووی 171 ساڵە 151 تا ئێستا تقریبا نازانم 170 ساڵێکەکە شایەتی ئەمادا ئەم زیندوێتیە بەخشێت. تۆم بلا حەزە بکە ینی دوای نالی یاک دنیا شاعیری تر با بڵین سلێمانی ئینتاجیەکە کەمە مەسەلەیەکە زۆر کەمەل تۆ لە شارەکانی ترامە زۆر کەمە بینی بەڕاستی، ینی دوای نالی ئیتر سالم دێ، کوردی دێ، حەمدی دێ، مەلا حەمدون دێ، مەحوی دێ، ئیتر باس لە گۆران و فایق بێکەس و شرک و بێکەس و بەختیار عەلی و فڵان و فیسار و من و تۆ ناکەم کە ینی ئەم ئەدەبیاتەوە ئەم تەئسیری ئەم ئەدەبیاتەکە دروستی کردوین پێکەوە، ئەمە لە ڕووی ئەدەبیەوە ینی و دوایەوە تەوعاً بەس لە سلێمانی شەوا بڵین باس خەڵکی سلێمانی و شاعیرەکانی سلێمانی بەم لەهجەیە نانووسن. حاجی قادری کۆیی لە کۆیەوە شانازی بەوەکە کە تۆزێک لە نالی بچێ وەکو نالیە نووسێ، وەفایی لە مەهابات و مکریانەوە بە هەمان شێوە و زۆربەی زۆری باڵین شاعیرەکانی تری کوردستان کە ڕەنگە ئێستا پێویست نەکەیان ناوەکەنیان نامان بیر نەبێ. ئەمە لە ڕووی ئەدەبیەوە. لە ڕووی ئاینیەوە ینی ململانێ و سراعی بینی نەقشەکان و قادریەکان ئەو کات و تا ئێستاش بەردەوامەوە و ئەمە وای کردووە کە جۆرێک لە داینامیشیەت لە سلەیمانی و لە دەوەری سلەیمانیا هەبێ. ئەگەر بینە ئەم دیوی با بڵین بینێت ناو سەدەی 20ەوە کۆمەڵێک با بڵین ئەدگاری زۆر ڕاستەقینە هەیە کە سلەیمانی پێوە ئەناسرێتەوە. بەر لەوەی بگەمە و ئەدگاران نەبا بگەڕینەوە بۆ مەلا حەمدون، ینی ئێمە جەنابوو بە شعرێکی شێخ ڕەزای تاڵەبانی دەست پێ کرد کە وەسفی سلەیمانیەکە لە سەردەمی بابانەکانە. ئۆکەی ئەمە هەیە، ئەو لە کەرکووکەوە دێت ئەمە ئەبینی ئەم دیاردە جوانە ئەبینێ، بەڵام لە سلەیمانیە مەلا حەمدونمان هەیە کە هەر لەسەر وەزنی شارەکانی ئەو دیێڕەخنە لە سلەیمانی و لە مەژووی سلەیمانی و لە ئێستای سلەیمانی ئەگرێ و باسی کەلاوە ئەوانەکە. ئەمە لە ڕاستیە مەسەلەی زۆر گرنگە کە ڕەتیکەینەوە بە ئێستاوە کە ئازادی ڕادەربڕین، ینی دەمێک ساڵە هەیە لە سلەیمانی و ئەوەشی کە ینی خۆی ئازادی ڕادەربڕین چەندێک مهمە، ینی بۆ منە من کەسێکم ڕەخنەم هەیە گلەیم هەیە دوو ئەوەندە ئەوە مهمە کە بەرامبەرەکەم ترەوەی کە لەگەڵ یا سیراعەکەم یان سوڵتەی سیاسی یان سوڵتەی دینیە یان سوڵتەی کۆمەڵایەتی لێم قبوڵکە، بەڵام مادەم من ئەمێنمەوە کەواتە قبوڵ کراوە. بۆیە ینی بوونی مەلا حەمدون لە مێژووی ئێمەیە کە ئەو ساڵی 1956 لەدایکە بێ، ینی 5 ساڵ دوای ڕوخانی بابانەکان و دێ بەم زمانە توندە ڕەخنە لە سلەیمانی و لە سوڵتەی شێخەکان و لە سوڵتەی سیاسی و لە دەوڵەتی عوسمانی ئەوانە ئەگرێ مۆزوعێکی زۆر گرنگە. ئەمە جگەلەوەی کە ئێمە کە دێن بەم دیوە باسی بیری سربەخۆیی بکەین. بیری سربەخۆیی لە سلێمانیا لە دەمێک ساڵەوە هەیە، هەر لە سەردەمی با بڵین میرەکانی بابانە هەبووە. بۆ نمونە ڕاستە لە هەنێک دۆخە میرەکانی بابان لاواز بوون و یاریان پێکراوە لەیان پاشایی بەغاوە با بڵین وەنیا لەلایەن ئاستانەوە یان لایەن، بەڵام لە هەنێک دۆخە هەبووە کە میرەکانی بابان توانیویانە والی بەغا دابنێن و کەسی تر لە جیهاندا بنرێ و هەر لە هەنێک دۆخە داوا لە میری بابان کراوە کە بێتە والی بەغا، بەڵام قبوڵی نەکردووەوە. ئەو باوەڕی بە سربەخۆیی هەبووە لە ناویانەوە بزانم ئەگەر بە هەڵەیانە چوبم ئەو ڕەحمان پاشای بابانە کە ئیش لەسەر ئەوە کا سلەیمانی یا بێنشینی بابان ڕاستەخۆ گرێباتەوە بە ئاستانەوە بە ئەستەمبولەوە واتە عایدی بەغا نەبێ. ئەم سرعانە دەمێک ساڵە هەیە، ینی ئەم سرعانی کە ئێستا لەگەڵ بەغایە هەمانە کۆنە تازە نییە بەڕاستی وەتیایە با بڵین سلەیمانی و دەوەری سلەیمانی پێشەنگ بوون و سەرچەڵی ئەم مەسەلانە بوون. بەڵام ئەوەشی کە لە سەرەتای سەدەی 20 بوونی عقلی سربەخۆیی و کوردستانی بوونە سەلمێنێ دیاردەیەکە کە لە ساڵی 1920 لە دەرەوە بریتانیا مەلیک فەیسەڵە هێنێ ئێوێ ڕاپرسیە بکات و مەلیک فەیسەڵ وەکو پاشای عێراق پسەپێنێ، با بڵین پسەپێنێ بەسەر عێراق و سلەیمان لە ناویشانە سلەیمانی و هەرێمی کوردستان. طبعاً بە جۆرەی زانیاریەکان وەختی خۆی لە سلەیمانی تەنها 2000 کەس توانیوێتی دەنگ بدا بەشداری ئەو ڕیفراندۆمە بکات.
پێوەرەکە با بڵێن توانای دارایی بووە. لەم 2000 بە تەنها 190 کەسیان بەشداریان کردووە لەم ڕیفراندۆمە. یعنی چی؟ یعنی ئەوی تر کە تقریبا 1810 کەسەکات هەر لە ئەساسەوە بە مەلیکبوونی فەیسەڵیان ڕەفز کردووە و باوەڕیان بەسەر بەخۆی هەبووە. بەڵام ئەوەش دیکە گرنگیە مۆزوعە سەلمێنێ و ڕاستەقینەی بوونی بیری سەربەخۆی لەم دەبەرەیە سەلمێنێ ئەو 190 کە لە ڕیفراندۆمەکەیە بەشداریان کردووە بە تەنها 22 کەسیان دەنیان بە ئەوە داوە مەلیک فەیسەڵ بێتە مەلیکی عێراق و سلەیمانیش. ئەوانی تر هەمویان دژی ئەم مەسەلەیە بوون لەگەڵ سەربەخۆی یابوون کە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە. یعنی بوونی عەقڵی سەربەخۆی و کوردستانی بوون و کورد بوون و ئەوانە لەگەڵ مێژووی سلەیمانیە دەست نزیک لەوە بکەم. دکتۆر مۆسین هەم لە بوارە نەتەوەیەتیەکەی ینی بەدیدە ناسیۆنالیستەکەی ینی قسێکی باو هەیە لە سۆسیۆلۆژیای بینە با بڵێن سیاسیە بژەوەی کە سیاست کوڕی شارە یاخود با بڵێن لە شارە لەدایکە بێ و هەر هێزێکی سیاسی ئەو چانسەی نەبێ بڵێن لە دەرەوەی شار دروست بکاتە ناو شارە بێ بەجەستەیەکی سارد و سڕ و بێ بەجەستەیەکی نامۆ. سلێمانی لە دروستکردنی حرەکەتی سیاسیە لەکوێ ینی من لە پێشێکەکە وتم سلێمانی لەگەڵ شتێک نەبوو بێن نەتوانراوە بکرێ پشتی لە بابەتە سیاسیەکانە. ئاخر خۆ یعنی کاتێک ئێمە باسی بۆ نمونە بیری سەربەخۆیەکەین معنی باسی سیاسەتەکەین. کاتێکە باسی ئازادی ڕادەربڕی نەکەین باسی ملبلانی ئاینی و مەزەبیەکەین یعنی باسی سیاسەتەکەین. کاتێکە بۆ نمونە باسی میدیای ئازادەکەین تۆ لە پێشەکەیش ئاماژەت پێکرد یعنی لە ڕاستیە باسی ئازادی سیاسیەکەین. تۆ بەر لەوەی پرۆمەسەرەوەی کە لە سلەیمانیە بە نمونە هەموو حیزبانی کە لە باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان دروست بوون ئەگەر بارەگای ئەگەر مەڵبەرنی سەرشیان ئێرە نەبوو بێ ینی قورسایشی زۆریان لە لێرە بووە. بەڵام بەر لەوەی کە بێمە سەر حیزبی سیاسی حەزەکەم باس لە دوو دیاردە بکەم کە لە مێژووی سلەیمانیا دیسانەوە لە سەرەتاکانی سەدەی 20 ڕوویان ناوە. ڕەنگە بەلای خەڵکەوە ئەوە زانیاریەکی سیر بێت کە لە ساڵی 1922 خەڵکی سلەیمانی دەوڵەمەندەکانی سلەیمانی پیتاک کۆکەنەوە بۆ کڕینی چاپخانە. یعنی چی؟ یعنی ئەمە سەرەتاکانی ڕۆژنامەگەری لە سلەیمانیا بە ڕۆژنامەگەری ئەهلی دەست پێەکە، ڕۆژنامەگەری ئازا و ئازاد دەست پێەکە. هەر بۆیەش ینی پیرەمێرد ئەتوانێت بۆ نمونەش ڕخنە لە شێخ مەحموود بگرێ. ئەخرەمە مەسەلەی چیرۆکی لە خەومای جەمیل سایب کە دیسانە خوشکەزایی پیرەمێردی شاعیرە ڕەخنەگرتنە لە سەردەمی شێخ مەحموود و مۆزورانی کە هەبووە و قبوڵیش کراوە. مش دیسانەوە مۆزوعێکی گرنگە یعنی ئەمە چەندێک ڕەخنەیە بۆ شێخ و مەحموود و بۆ با بڵین هاوڕێکانی لە ڕاستیە و نەشت ئیمتیازە بۆیان نەبێ شتەکان و خۆیان ببینین بۆ چکە قبوڵ کراوە مەسەلانە. ڕاستە کێشە هەر دروستە بێ و مەلاحەزە دروستە بێ بەڵام کاتێک کە مۆزوعەکە ئەگاتە ئەوەی کە تۆ چاپخانەیەک دابنیت و باسی کێشەکانی سلەیمانی و شار و سراعەکان بکەیت، کاتێک کە مۆزوعەکە گاتە ئەوەی کە تۆ چیرۆکێک یان ڕۆمانێک بە پێوەرەکانی ئەو کاتە بنووسی وەتیەیە با بڵین باسی زوڵم و زۆری دەسەڵات و ئەوانە بکەی ئەم زەمینەیە مۆزوعێکی زۆر گرنگە. ئەمە دوایی ئەم شتانە بنەماکانی شار بوونی ئازادی ڕادەربڕین فرەیی جۆرا و جۆر و ئەوانە وە سەرە کێشە بۆەوەی کە سلەیمانی لە نیوەی دووەمی سەدەی 20 حوزورێکی زۆر بەهێز هەم لە کوردستانی باشوور هەم لە کوردستانی ڕۆژهەڵاتە دەست پێ بکات. جەناب دەزانی زۆری حیزبەکان لێرە دروست بوون لە حیزبی هیواوە، لە ژێکافەوە، لە پارتی دیموکراتی کوردستانەوە، دوایی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە، لە پاسۆکەوە، لە هەزانم لە سۆسیالیستەوە، دوای بین بەم دیوە ینی بە دیوی ڕاپەڕینە زۆرێک لە حیزبەکان لێرە دروستە بن با بڵین بزوتنەوەی گۆڕانوەکو معارەزە لە 2009 لێرە دروستە بێت، دوایی حیزبی تر و با بڵین میدیای ئەهلی لە سلەیمانی دروستە بێت و کەمە مەسەلەیەکی زۆر گرنگە لە 2000 کە قەتیعێکی گەورە لە مێژووی ڕاگەیاندنا دروستە بێت کە بە ڕۆژنامەی هاوڵاتی دەست پێکا، دوایی یەکەمین تەلەڤیزیۆنی ئەهلی لێرە دەست پێکا، یەکەمین ڕادیۆی ئەهلی کە ڕادیۆی نەوایە با بڵین لە سلێمانی دەست پێکات و دەست بە پەخش و کاروبارەکانیەکە تاگاتە ئێستاش. ینی ڕائیدی لە مۆزوعانەیە وای کردووە کە سلەیمانی وەکو چاق بمێنێتەوە بەڕاستی و وەکو جەنابیشت فەرمووت ینی من پێم وایە دوێنش لە یادی سلەیمانیە با بڵین ئێمە ئاهەنگێکمان کرد ئاهەنگەکەمان یان چالاکیەکەمان بە دروشمی سلەیمانی شوناسی نوێی کوردبوون بوو. ینی هەر بەڕاستیش من پێم وایە کە سلەیمانی و دەبەری سلەیمانی بەگشتی شوناسی نوێی کوردبوونە. یعنی پێشتر کوردبوون پیرە بێ یعنی بەڵام بە سلەیمانی و بەنالی و بە ئەدەبیاتی بابان سلەیمانی با بڵین کوردبوون بە شێوەیەکی گشتی کارژێک فڕایە و شوناسێکی نوێ بەدەستێنێ. ئەوم شوناسی نوێش تا ئێستا لە ڕاستیە حوزوری هەیە و من دەتوانم پێت بڵێم
ئەگەر زیارڕەوی نەکەم زۆرێک لە کێشەکانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی بۆ هەیە کە سلەیمانی و دەڤەری سلەیمانی لە جێی ڕاستەقینەی خۆیان نانین. بەڕێی من بڕێی تەواضعی من ئەبوو سلەیمانی پایتەختی سیاسی هەرێمی کوردستان بووە لەبەر مێژووەکەی لەبەرەوە قوربانیانەی کە یاوێتی لەبەرەوەی کە دروستبوونی بڕیاری سیاسی وێڕای ئەوەشی کە پایتەختی سیاسی نەبێ ئیلا بێ لێرەوە دروست ببێ بەڕاستی و من پێشم وایە هەر هێزێک پشتی وەکوی جەناب باسی کرد پشتی کردبێتە ئەم شارە و نەکەم شارە بە مانای چوارچێوەیەکیان بتێک نا ڕۆحێتێکەیە دنیابینیەکەیە زیندوێتیەکەیە تۆ کاتێککە پشتی تێکەی لە ڕاستیە کوردستانیش پشت تێکە و ڕوبەڕووی شکستی گەورە بیتەوە. باشە دکتۆر سلێمانی کە سیریەکەی هەروێنەی سلێمانی ینی شتێکە داهاتێ ینی هەستەکەی کە ڕۆحێتێکی جوانی ینی دوالیزمی هەڵگرتووە بیشەوەی کە ڕۆحێتێکی ئەدەبی عیرفانی ئەگەر ئەدەبیەکەم مەبەستمان لە ناسیۆنالیست و کوردبوون بێ بەدیوەکەی تریشان لەگەڵ ئاینە مەسەڵەن بۆ منە ئەم ڕۆحێتان درێژ کردوێتەوە و ئەم بڕۆحیەتە تا ئەم لە حەزێش مەوجودە ئەوە تا کە ناتوانین باسی سلێمانی بکەین و باسی کاک ئەحمەدی شێخ نەکەین باسی مەولانا نەکەین ینی ئەو ڕۆحیەتە چ خزمەتێکی سلێمانی کردو؟ یەکێک لەو لایەنانەی کە با بڵێن ڕۆحانیات عیرفان معنەویەت تەسەوفی ڕاستەقینە لە سلەیمانیا خزمەتی کردووە بەڵای من بریتە لە خزمەتکردنی جوانی و جیاوازی ینی جەناب سوپاس دەکەم کە کاک ئەحمەدی شێخ بیرخستنەوە. کاک ئەحمەدی شێخ تاوان پیاوێکی زۆر گەورە بووە بەڕاستی و خزمەتێکی زۆری سلەیمانی و کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیشی کردووە بۆ ئاگاداریت ینی بۆ زۆر کێشە ینی چۆتە هەم مەهاباد بۆ نمونە بۆ حەڵکردنی هەنێ کێشە و لە مەنتیقەکەیە لە ڕاستیە حوزوڕێکی بەهێزیەوە بەڕێی من نقطەی قووەی ئەو پیاوە پەیوەندی بەوە بۆکەوە باوەڕی بە جیاوازی هەبووە باوەڕی بە جوانی و جیاوازی هەبووە بۆیە زۆر ڕێزی کردووە لە جوولەکەکانی سلەیمانی و احترامی گرتوون باڵێ لە مەسیحیەکان یعنی چیرۆکێکەیە کە بەلای منەوە زۆر سەرنجڕاکێشە لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیشا باسم کرد ینی یەکێک لە بووکەکانی با بڵێن بووکەکانی کاک ئەحمەدی شێخ جوولەکەیە ئەفەن مەسیحیە بەڵێ ینی کە مناڵێکیانە بێ کوڕەکەی کە شێخ محەممەدی پێ ناوە ئەوێ ناوی بنێ ببوورە ناوکەم ڕەنگە لە ناوەکەی هەڵە نەکەم ینی ئەوێ ناوی بنێ محەممەد باشە بەڵام ژنەکەی پێی خۆش نییە ینی کاتێک کاک ئەحمەدی شێخ ئەمە ئەزانێ ینی ڕەخنە لە کوڕەکەی ئەگرێ ئەڵێ ئەم مناڵی هەردووکتانە ئەبێ هەردووکتان پێکەوە ئیتیفاقەن لەسەرەوەی کە چی ناوێشی بنێن بۆیە دوایە گەنە سەرەوە ئیتیفاقی کە ینی ناوێنێن عیسا کە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگە ینی ئێمە وەکو مسلمان اعترافەکەین بە یان کێشەمان لەگەڵ ناوی عیسایانی وەکو مسلمان چکە پێمان وایە حەزرەتی عیساش حەزرەتی مەسیح یەکێکە لە پێغەمبەرەکان و ئەمە چییە سەلمێنێ ینی یەکەم مافی جیاوازی ئاینی دووەم مافی ژن کە ئەمە ینی دیس ئەوەی کە ژن لە سلەیمانیا و لە کوردستانە حوزوڕێکی بەهێزیە لە ڕاستیە ڕەتی بەم مەسەلانەوە هەیە ینی ڕیشەی هەیە هەر لە خۆیەوە لە دایک نابێ تۆ حسابەکەی بۆ ژنێک کە بووکتە بۆ نمونە ژنی کوڕەکەتە و لە هەمان کاتە حسابی بۆکەی کە خاوەنی ئاینێکی ترە ئەمە ئیتر ئەبێتە دەرسێک بۆ هەموو ئەوانەی کاک ئەحمەدی شێخە ناسنی جۆ لە کاک ئەحمەدی شێخەکردن ئەڵبەتە ئەمە بەس شمولی کاک ئەحمەدی شێخ ناکە با بڵێن شێخەکانی بیارەش لە ڕاستیە زۆرێکیان قەنەعەتیان بەمە هەبووە و ڕێزی جوولەکەکان و مەسیحیەکان و فرە ئاینیان گرتووە و من پێم وایە ئەوەی کە ئەوان ڕێزی جیاوازیان گرتووە ئەم پیاوە ئاینیانە یان ئەم متەسەویفە گەورانە ینی پەیوەندی بەوە هەیە کە ئەوان زۆر ڕاستەقینە لە خودا تێگەیشتون لە ئاین و لە جەوهەری ئاین تێگەیشتون چکە لە ڕاستیە ئەوەی خالقی جیاوازیەکانە ئیتر بە جیاوازی ڕەش و سپی جوان و ناشرین جیاوازی ئاینی جیاوازی نەتەوەیی جیاوازی شەکڵ ڕنگ و ڕوخسار جیاوازی سیاسی جیاوازی بیرکردنەوە هەموو خالقی هەموو ئەم شتانە بریتە لە خودا بۆیە بەڕێی من ینی ئەبێ زیاتر لە خەڵکی مولحید لە خەڵکی بێ ئاین مسلمانەکان موئمینەکان بڕوادارەکان لە هەموو ئاینەکان زیاتر ڕێزی ئەم جیاوازیانە بگرن ئەگەر بە تەنها لەبەرەوەش بێ خالقی ئەم جیاوازیانە خوددایە بۆیە کاتێک کە تۆ دژی جیاوازیەکانی ینی بەڕێی من یانی تۆ پێچەوانەی فەرمانەکانی خوددا هەڵسو و کەوتەکەیت و من پێم وایە کاک ئەحمەد و شێخەکانی بیارە و تەسەویفە گەورەکانی دنیا بە تایبەتی مسلمانەکان دەرچی ئەم حەقیقەتەیان کردووە بۆیە ڕێزی جیاوازیەکانی گرتووە. دکتۆر کاتەکەم کەمی ماوە ئەگەنا پرسیاری زۆرم هەبوو حەزم کرد گفتوگۆ کەشمان ئاوا بڕوە بەڵام
ینی ناتوانم بەرنامەکە هەر ئاوا کۆتایی پێبێنم لە کاتێکە دکتۆر تراومایەک هەیە، زەبرێک هەیە، برینێک هەیە بە جەستەی سلێمانیەوە. ئەم برینی کۆن و تازە و سلێمانی زۆر جار بەر زەبری دەرەوەی خۆی کەوتووە، جاب زەبری دەرونی و زەبری جەستەیی و زۆر جار ناتوانین بیشارینەوە زەبری ناخۆیی هەیە. ینی تازەترین برین لە هەلەزارە، ینی برین لەسەر جەستەی سلێمانی چ کاریگەرێکی دروست کردووە. ینی تۆ وەم لێکەی کە بێمەوە ناو سیاست کە من دەمێکە لە مۆزەعی سیاسی دوورکەوتومەتەوە. خی زانێ من ینی هیچ نایبەستمەوە بۆی کە هێزێکی سیاسی مەسەرەن کە من حەزم لێ نیە نازانم چی یا تەلەڤیزۆنەکە شوێنێکی ترە. نا من بەبەستم من لێرە باسی برینەکەم، باسی کارەساتەکەم، چاوەن و قێنم لەوەی کە ببوورامە بەما ناسیبیەکەی ناڵم چاوەن و قێنم لەوەی چێ کردوەتی بەس دوجار برینە، دوجار ئەم بەرکەوتەیەکە کە لە ڕووی دەرونی و کاریگەری هەیە. ینی زۆرن ئەو برینە دەرونیانە یاخۆ بڵێ ئەو برینە جەستەیانی کە بە سلێمانیەوەن. مەبەستم خودی کارەساتە بزانم چی کردووە لە ناو سلێمانی. بەڵێ بێگومان پەنابردن بۆ تونوتیژی بۆ چەک بۆ یەکلایکردنەوەی کردنەوەی ململانیەکان مۆزوعێکی زۆر خەتەرناکە و ئەبێ هەمووان ڕەتی کەینەوە. بەڵام ئەبێ ئاگاشمان لە شتێ بێت. مادەم تۆ باسی لالەزار و کرد من نەبێ باسی نەوشیروان مستەفا بکەم. ڕەحمەتی نەوشیروان مستەفا لە باگراوندێکی شۆڕشگەڕیەوە دێت، شۆڕشی نوێ بە ڕابەرایەتی ئەو دەست پێکات و وەکو هەمووان اعتراف بەواکەین نەوشیروان مستەفا گەر پێی باە بە عەرزا هەزارەها پێشمەرگە هێزی چەکدار دوایە کەوت. بەڵام ئەو وێڕای هەموو ئەم شتانە کە بزوتنەوەیەک دروستەکە بڕیاری ئەوەدا کە بزوتنەوەکەی بێت چەک بێ، بزوتنەوەیکی مەدەنی بێ. بۆچی؟ بۆی کە کۆتایی بە چیرۆکی چەکداری و حیزبی چەکدار بێنی. یعنی ئەمە گەر حیزبی تر کرد بێتی ئازایەتی ناکە. بەڵام نەوشیروان مستەفا کاک نوشیروان کە ئەمە کاوکوتم باگراوند خاوەن باگراوندێکی وایە دەرخەسی ئەمە فازیلەتێکی زۆر گەورەیە و من پێم وایە تا خەڵکی کوردستان تەقدیری ئەم نوقتەیەکە. باسی ئێستای بزوتنەوەی گۆڕان ناکەم کە بە چ دۆخێک گەیشتووە. بەڵام کێشەی لالەزار لە ڕاستیە بەشێکی پەیوەندی بە چیەوە هەیە؟ ئەم بزوتنەوەیە، ئەم حیزبە بۆ نمونەکە دروستە بێ. بەڵێ زانم ئەم حیزبەکە دروستە بێ بەداخەوە، یعنی پشتە کاتە ئەم هەنگاوی نەوشیروان مستەفا. جا من یەکێک لەو شتانی کە هەمیشە باسمە کرد کە دوای بزوتنەوەی گۆڕان هەر حیزبە دروست بوو حیزبی بێچەک بوو. بەڵام بەداخەوە ئەم حیزبە بێرەیگەل ینی بەداخەوە بڕیاری ئەوەیاندا کە بۆ نمونە چەکداریان هەبێ با بڵینە هێزیان هەبێ. من قسە لەسەرەوە ناکەم ینی ئەو مبەڕری چییە، هۆکاری چییە، بیانوەکانی چییە بۆ یەک. بەڵام بەڕێی من بە شێوەیەکی گشتی وەکو مەبدە ئێمە گوناحەکەین دوای 2009 دوای 92 ئەگە بگەڕێمەوە حیزب دروستکەین و چەکدار بێ. ئۆکەی ینی ئێستا بڵێن چی تووشی کێشەیە بووین، تووشی نەخۆشیە بووین کە یەکێتی و پارتی لەبەرەوەی کە باگراوندێکی شۆڕژگێڕی و چەکداریان هەیە و پێش ڕاپەڕین هەبوون و چەکیان هەبوو. بەڵام تا ئێستاش خۆشیان و ئێمەش گیرمان خوارد و بەدەست چەکدانیانەوە نابێ بیر لەوە بکەینەوە کە دیسان لە 2000 و نازانم زوبەرەیکەل 2020 دروست بوو، 21 دروست بوو، ینی هێزی چەکداری هەبێ. کاتێک کە تۆ هێزی چەکدارتە بوو ینی چاوەڕوان کراوە ئەم تونوتیژیە بەکار بهێنرێ. مەبەستمەوەیە بڵێم کە ینی ئەم کێشانە لە خۆیانە دروست نابن، نابێ بەڕاستی لە یەک دیدەوە سێری مەسەلەکان بکەین، بێ لە کۆمەڵێک گۆشەنیکای جۆراوجۆرەوە سێری مەسەلەکان بکەین. ئەجینا من دووبارەیەکەمەوە بێگومان پەنابردنە بەرچەک بەرتونوتیژی بۆ یەکلایکردنەوەی ملانی سیاسی نەک برینەکەی ئێستا پێوەی ئەناڵێنین بۆ 50 ساڵی تریشم برینەمە لێ نابێتەوە. باشە دکتۆر ماسین بەس ئەگەر بە کورتی ینی شتێک لە ئەرستۆقراتیەت دروست بووە لە ناو سلێمانیە. ینی خۆ من ئەزانم لە پێشتری ژیانی چڕاقی هەر هەبووە، بەڵام سلێمانی سەخاوەتی زۆر گەورە بوو. ینی سلێمانی تا ئێستاش ینی مەڵبەندێکی گرنگی وەکو مزگەوتی گەورە ئێستاش خواردنەدا بە هەژارەکانی. ینی بەڵام ئەم ئەرستۆقراتیەتە خەریکە شتێ لە سلێمانیەکە، ینی نازانم ئەو گۆڕانکاریە چییە، ینی خەریکە ئیتر ئامادە نەبێ هەژارەکانی مەسەلەن بۆ من خزمەت بکە بڵێ هەژارەکانی تۆزێک ئاوانی بخاتە پەراوێزەوە یاخود هەڵاندا بۆ دارەوەی شار بڵێ بچن ئێوە لەوێ بژین. ئەگەر دەرەقەتی مەسەلەن ژیانی ڕاقی
ناوەندی شارەکانیان بڕون لە قەراغەکانیەوە بژین بۆ ماڵی جاتوەتەوێ من شۆڕژ جێرانە قسەوە کەمیان بابەتیانە بابەتیانم دەبێت بێگومان مەسلەی فڕۆقی تەبەقی جیاوازی چینایەتی بەس لە سێمانی نییە لە هەموو دنیاە هەیە و بەس لە ئێستا شانیە لە ڕابردووشە هەمیشە هەبووە خەڵک دەوڵەمەند بوو خەڵک فەقیر و هەژار و ئەوانە بووە. بەڵام من ئەم پرسیارەی جەناب دەکەمە دەرفەتێک بۆی قسە لەسەر دیوار و مرۆڤ بکەم. لە ڕاستیایی یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی شاری ڕاستەقینە ئەوەیە کە بەتەنیشت بەرزکردنەوەی دیوارەکانەوە مرۆڤەکانیش بەرزکەیتەوە. بۆیە کاتێک کە شارێک یان جوگرافیایەک دیوارەکانی بەرزەکاتەوە لەسەر حسابی نەویکردنەوەی مرۆڤەکان لە ڕاستیا ئەوە هەموو شتێکی پێوترێ شاری پێ ناوترێ. بۆیە کاتێککە باسی شارەکەین لە ڕاستیا چەندێک باسی عیمرانەکەین بینای جوان جوانەکەین ئەوەندەش باسی مرۆڤی باڵاکەین مرۆڤی جوانەکەین پاراستنی کەرامەتی مرۆڤەکەین. من نەزانم ئێستا هەم لە سلەیمانی و هەم لە کوردستان و هەم لە دنیاشە حرەکەیەکی عیمرانی هەیە ئەگەر ئاگامان لێ نەبێ بە تەنیش بەرزکردنەوەی ئەم عیمرانانەوە ئەم بینایانەوە ئەم تاوەرانەوە مرۆڤەکانیش و کەرامەتی مرۆڤ و عەدالەتی کۆمەڵایەتیش بەرز نەکەینەوە لە ڕاستیا نەک سلەیمانی کۆ کوردستان و کۆی عێراق و کۆی دنیاش و بەڕووی کارەساتی گەورە زۆر باشە زۆر باشە کەواتە با کۆتا پرسیارم بکەم لە نێوانی پیرەمێرد و نالی و مەحوی و شێخ ڕەزادا کامیان سلێمانی بەرەو باڵا بردووە؟ گومانی تیانە نالی ئەگەر چی هەمویان ڕۆڵیان هەیە بەڵام نالی سەرمەشقا زانی گرنگی نالی لە چیایەکە گرنگی داری بەتەنها لە شعرەکانیان نییە گرنگیەکەی بەتەنها لەوەیان نییە کە شانازێکی گەورەکە بە کوردبوونەوە بە زمانی کوردیەوە کەس بە ئەلفاظ مناڵێ خۆ کوردیە خۆ کردیە بەزەوە خۆ حاجی قادریشەی کات بەڵێ بەڵام سەفەرقی بینیش ئەو حاجی قادرت پێڵێم یعنی کە بۆ نموناڵێ تەبعی شەکەرباری من کوردی ئەگەر ئینشاکە ئیمتیحانی خۆیە مەقسوودی لە عەمدەنواکە ئەمە هەنی پرۆسێسە. مهمی نالی لە چیایە لەوەیە کە ئەم شانازیە گەورەی بە زمانی کوردی و بە کوردبوونەوە لە کاتێکایە کە مێنیشینی بابان دەسەڵاتی کوردی برە ڕوخانە چێ کێشە هەیە لە بینی میرەکانە لە بینی ئامۆزاکانە لە بینی براکانە بەس ئەم سراعە ناشرینەی کە لە بینی میرەکانە هەیە وای لێ نەکردووە کوردبوون پتفێتەوە ڕقی لە کوردبوون بێ وەکوەی کە ئێستا کۆمەڵی خوێنەوار لەبەرەوەی کە ڕخنیان لە دەسەڵاتی کوردی هەیە ڕقیان لە کوردبوون و کوردستانی بوونی شەکەمە کارەساتە بەڕاستی ئەبێ هەمیشە ئێمە کوردبوون لە دەسەڵاتی کوردی جیاکەینەوە دەسەڵاتی سیاسی لە دەسەڵاتی کۆمەڵایەتی جیاکەینەوە ئەو تیرەی ئەمانەوێ بینین بە دڵی دەسەڵاتەوە بەردڵی کوردبوون نەکەوێ. گرنگی نالی لەمایە کە لە سەردەمێکە ئەم شانازیە قوڵی هەیە کە خۆشی ڕەخنەی هەیە لە دەسەڵاتی بابانەکان و بۆکو باسەکرێشە لە هۆکارەکانی ئەوەی کە سلەیمانی و کوردستان بەجێهێڵێ ڕەخنەی بووە لە میرەکانی بابان. زۆر باشە دکتۆر مەحسین زۆر سپاس دەکەم. سپاس بە جەناب. باش بوو کە کۆتایەکەمان بە نالی ینی خێتام نالی زۆر گەورەیە نالی شاعیرێکە لە ڕاستیا بەراورد ناکرێت بە هیچ شاعیرێکی تر توانم بڵێم لە سەراستی دنیاش ڕاست ئەو وێنانەوە ئەو دیقەتوە و ناسکیوە و قۆڵی لای نالی هەیە ڕاستە. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەماڵقەیەشمان زۆر سوپاس بۆ دکتۆر موحسین ئەدیب بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیر و هونەر لە سلێمانی کە بۆ جێکەوتی ئەم جارە لەگەڵمانە بوو و باسمان لە سلێمانی کرد. تەمەناوەکەم کەلانی کەم دەزانم ئاچی بیڵێن سەبارەت بە سلێمانی هێشتا ماوێتی بەڵام تەمەناوەکەم کەلانی کەم نانی شتێکمان وت بێ کە شتێکی سەربار کرد بێ بۆ ئێوە تاکو ئەڵلقەیەکی دیکە و بە یەک گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.